بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئەم چارەخوازەی ئەمڕۆ لە بەردەستماندا بوو. سوپاس بۆ خوای گەورە، ئیشێکی زۆر جیاواز زۆر تایبەتمان بۆ کرد. چارەخوازەکە تەمەنی 16 ساڵان بوو کە ئەمە کێشەیەکی هەبوو لە گورچیلەکەی حەوزی گورچیلەکەی گیرا بوو کە ئەتوانم بڵێم سەدا هەشتای حەوزەکەی گیرا بوو بەهۆی ئەوەی کەوە دەمارێکی خارجی هەبوو هاتبوو لە پێشەوەی حەوزەکە زەختێکی لە حەوزی گورچیلە کرده بوو و ڕێگاکەی گرتە بوو سەدا هەشتای ڕێگای کلیە قەپات کرده بوو بۆیە کاریگەری نەرێنی لەسەر گورچیلەکەی بەجێهێشت بوو. ئێمەش نەشتەرگەری جوانکاری حەوزی گورچیلەمان بۆ کرد. پێم خۆشە لەو کورتە ڤیدیۆیەدا باسی ئەوەی بکەم لە کام حاڵەتدا جیرانی حەوزی گورچیلە پێویست بەوە ئەکا کەوا نەشتەرگەری جوانکاری یاخودکردنەوەی ڕێگای حەوزی گورچیلەی بۆ بکەین. لە هەموو حاڵەتێک پێویست ناکە ئەگەر بێت و چارەخوازەکە ئازاری هەبێ، ئەگە بێت و هەوکردنی هەبێت وەکو ئەم چارەخوازەکە هەوکردنی هەبوو ئازاریشی هەبوو و ئەگەر بێت و جیرانی حەوزەکە زۆر بێ و بە زۆرێکەوە گورچیلەکەی 3 دەرەجە ئاوساند بێت وەکو ئەم چارەخوازە یاخود بەحسێکمان هەیە کە پێی دەوترێت دیفرنشیال ڕینەڵ فانکشن کە لە سەدا 40 کەمتر بێ واتە ئیشی گورچیلەکە لە سەدا 40 کەمتر بێ لەو حاڵەتانەدا ئەبێ ئێمە نەشتەرگەری جوانکاری بۆ بکەین. ئەم چارەخوازش هەموو ئەم نیشانانەی هەبوو بۆیە ئێمەش بڕیارماندا بە نەشتەرگەری جوانکاری حەوزی گورچیلە سوپاس بۆ خوای گەورە ئەتوانین بڵین ئیشێکی سەرکەوتومان بۆ کرد و لە داهاتووشدا ڕێنمایی پێ ئەدەین هەتاوەکو چێشە بۆ ئەم گورچیلە و گورچیلەکەی تر دروست نەبێت. زۆر سوپاس بۆ هەموو لایەک، دەستان خۆش. میهرەبانی دڵسۆزی و لێزانی